لە هەرێمی کوردستان حیزبە دەسەڵاتدارەکان تا دێ زیاتر سیاسەتی برسیکردنی هاوڵاتیان تون دەکەنەوە و دوو هەفتەیە دەستیان بەسەر قوت و موچەی موچەخۆراندا گرتووە و دابەشی ناکەن. ئەو سیاسەتەش لە دوای ڕاگەیاندنی ئابووری سربەخۆوە لە 2014ەوە دەستی پێکرد. ئێستاش دۆخەکەیان گەیاندۆتە ئاستێک لەوە زیاتر توانای بەرگەگرتن بۆ فەرمانبەران و موچەخۆران نەماوە. ئەمەی ئێستا کە سیستەمی هەژماری من على ئەساس حکوومەتی هەرێم دیعایی بۆ کاو ئەڵە شتێکی وایە ینی ئەزایی بۆتە مای نوکتە لە ناو خەڵکە ینی خۆ دەزانی ینی لە سوۆشیال میدیا هەموو شەوێک خەڵک کۆمەڵێک نوکتەی لەسەردانێ ینی خەڵک باوەڕی بۆ هەژماری منە نییە ئەڵێ پێی وایە لە داهاتووە حکوومەتی هەرێمی کوردستان سزا سیاسیەکانی ینی ئەوەی کە بیەوێ بەسەر موچەخۆرانە تەطبیقی بکە لە ڕێگەی هەژماری منەوە لەبەرەوەی لەژێر دەسەڵاتی خۆیایەتی ئەتوانێت جارێکی کە بە نەوعی جیاجیا و لەژێر ناوی جیاجیا سزای فەرمانبەران و موچەخۆرانی خۆی باب. سیاسەتی برسیکردن دۆخەکەی زیاتر لەسەر کرێنشینان قورس کردووە. سەرۆکی کۆمەڵی کرێنشینان دەڵێت دەیان کرێکی لەلایەن خاوەنخانووە دەرکراون و مەترسی هەڵوەشانەوەی خێزانەکانیشیان لە ئارادایە. ئەگەر تۆ ئەژماری من قازانجێکی خۆتیتیانی بۆ ئەوە سووری لەسەری بۆ تۆ دوو مانگە مەعاش ڕاگرۆ سزای ئەو خەڵکەی ئەزانی وەزعی کرێنشان منەکو جگە لە تۆ ڕێکخراوەکان و کرێنشان قسەکەم لە خراپترین باران کرێنشی نییە لە هەرێمی کوردستانە ئێستا بەلایەنکەمەوە دوو کرۆ سێکرێ قەرزان نەبێ. ئەمانە وایان کردۆ کە هیچ قیمێکیان نێشتووە سونعی هەموو باوکیان شکانۆ لە لای مناڵ سونعی باوکیان شکانۆ لە لای کرد سونعی کەس بەڵە زۆر دەکراوە سونعی خەڵکیان سونعی پیاوی شەهامەت و پێشمەرگەی کۆن و بەوی قاریان شکانۆ. تۆڕی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هۆشداری دەدەن لە سیاسەتی برسیکردن و داوا دەکەن چیتر بە ناوی سیستەمی هەژماری منەوە درێژە بە فێڵکردن و برسیکردنی هاوڵاتیان و موچەخۆران نەدرێت و یاری بە قوتی موچەخۆرانەوە نەکرێت. پەیڕەوکردنی ئابووری بەناو سەربەخۆ لە خزمەتی بنەماڵەیەکی دیاریکراو هەرێمی کوردستانی گەیاندۆتە ئەمڕۆ بە جۆرێک خەڵک پەنای بردە بەردەم دادگای فیدراڵی تا لەوێەوە مافەکانی وەربگرێتەوە. خۆشبەختانە دادگا لە بەرژەوەندی هاوڵاتیاری هەرێمی کوردستان ژمارەیەک بڕیاری سیاسی و ئابووریدا کە لە ناویاندا بڕیاری دا موچەی موچەخۆرانی هەرێم لە ئەستۆی حکوومەتی فیدراڵی بوەستێتەوە. بەڵام بەداخەوە دەسەڵات لە هەرێم بە پاساوی جۆراوجۆر گرفت و لەمپەری دروست کردووە و ناوێت بڕیارەکانی دادگای فیدراڵی جێبەجێ بکرێت. 6 ڕۆژ بەسەر دابەشکردنی موچەی مانگی ڕابردوودا تێدەپەڕێت. ئەوەش دۆخێکی خراپی دارایی دروست کردووە. لە کاتێکیشدا هاوڵاتیان چاوەڕێ بوون مژدە خۆشەکەی حکوومەت پێدانی موچەی مانگی شوبات و ئادار و موچە فەوتاوەکانی سێ مانگی کۆتایی ساڵی 2023 بێت، بەڵام چاوەڕێبوون لەم دەسەڵاتە زیاتر لەوەی هەن خەیاڵە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.